ئەمە ئەمڕۆ لە بەردەم فەرمانگەی تەندروستی کەرکووک کۆبوونێتەوە داواکاریەکمان هەیە لە فەرمانگەی تەندروستی ئێمە حەقی خۆمانەکەوە چەند ساڵە تەسکین کراین ڕاگیراین لەمان بەرزکردنەوەمان ڕاگیراوە پارەکەوە ئەم بڕیارە دەرکراوە لە پەرلەمانی عێراقەوە کە ئەم قانونە هەڵوەشێتەوە سە هەڵوەشاوەتەوە بەڵام هەتا ئێستا ئێمە نەگەشتن بە استحقاقی خۆبان نەگەشتن بۆ پلیکەوە ئەمانەوێ هەتا ئێستا فەرمانگەی تەندروستی کەرکووک ئەو لستانی بەرز نەکردو بەرەو بەغا هۆکارەکەشیە نازانین ئاگادارین کەوا محافەزەکانی تر پارێزگاکانی تری عێراق بەغایە مووسڵە دیقارە بەسرایە ئەمانە هەمووی بەرزیان کردێتەوە و گەشتونتە پلێ بەرزی خۆیان بەڵام هی ئێمە هەتا ئێستا نەکراوە نازانین بۆ ئەم شتە ئەوها دوا ئاخرێت و بەرز ناکرێتەوە پێمان بڵێن بە ڕاشکاوی بۆچی ئەم لستانە نادرێت بۆ بەغا بۆ محافەزەکانی تری ئێمەین بۆ کەرکووک ئاخر پارێزگایە کەوا لەم شتە ئیش دەکات دایمەن ئێمە لە زۆربەی قەرارەکان کە ئەو شتێکە لە ساڵحی ئێمە بە تاخیرەکرێ کە ئەگەر مەسەلە عقوبە بێ یا ئەگەر شتێ سزا بەسەرمان بدرێ دەستەوجێ یەکسەر تەطبیقەکرێ بەڵام بۆ مەسەلەی ئەم شتانە استحقاقی خۆمانەکەوە چەند ساڵ ئێمە من خۆم لێشتر و کەسانم 12 ساڵە تەفی ئەم ڕاوەستاوە بەڵام سەرێکی ئێستا پێمان ناڵێن مەسەلەکە چییە بۆ ئەم قائیمانە ناچێ بەرەو بەغا لەبەر چی بۆ محافەزەکانی کردویانە بۆ ئەمان نایکەن